ئەمڕۆ بێگومان یەکێک بوو لە ڕۆژە پڕ لە لێدوان و پڕ لە چالاکیەکان بۆ ئیدارەی بایدن کە لە نێویانە لە چوارچێوە سەردانەی کە کردی لە ئەمڕۆیە لە قۆناغی یەکەما سەردانی وەزارەتی دەرەوەی کرد لەگەڵ جێگرەکەی و لەلایەن وەزیری دەرەوە ئەنتۆنی بلینکنەوە بە خێراتن کران. ئەلبەتە ئەو سەردانە تەنها تایبەت بوو بۆ سەردانێکی تەشریفاتی بوو لە ینی بە شێوێک لە شێوەکان تەنها بۆ پیرۆزبایی ئیدارە کابینە نوێیەکە بوو یاخود ئەو وەزارەتە نوێیە بوو لە وەزیرەکە و لە کارمەندەکانی لەوێ بە شێوەیەکی زۆر بچووک جەختی لەسەرەوە کردەوە لە گرنگی ڕۆڵی وەزارەتی دەرەوە و خەبیرەکانی ئەوێ کردەوە و جەختی لەسەرەوە کردەوە کە ئەو پشتیوانیانە و لەگەڵیانە و پاڵپشتیانەکە و چیتر لە ڕێگەی ئەم وەزارەتەوە و لە ڕێگەی وەزارەتی نوێ وەزارەتی دەرەوە چیتر ڕۆڵی ئەمریکا لە دەرەوە غیاب نابێت و وان حزوریانە بێت لە هەموو هاوکێشەکانە و بەرژەوەندەکانی ئەمریکا بێ بخەنە پێش بەرژەوەندی هەموو بەرژەوەندەکانی ترەوە بێگومان. دواتر لە 2.45 خولەک بە کاتی 2.45 خولەکی پاشنی ڕۆ بە کاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کاتی واشنگتن ئەلبەتە وتارێکی بوو کە وتارە بەڕاستی چاوەڕوانێکی زۆری لێکرا کە زۆرتر بێ لەوەی کە وتارەکەی پێشکەش کرد و چاوەڕێیەکرا کە کۆمەڵێک مەلەفی زۆر گەورە باسکە و زیاتر دیتێل و تەفاسیلی ئەو مەلەفانە باس بکە بەڵام بە شێوەیەکی گشتیە توانین بڵێن ئەو وتارش دیسان بە ئامادەبوونی وەزیری دەرەوە ئەنتۆنی بلینکن بوو لەگەڵ جێگرەکەی کەمالە هاریس لەوێت جەختی لەسەر کۆمەڵێک بابەت کردەوە چی ئالبەتە پێشەوەی کە دەست بە وتارەکە بکە ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوە باسی لەوە کرد کە ئەمریکا لە ئێسایە ئەزمموی جۆرێک لە سەرکردەکە کە بە تەواوی ئاشنای سیاسەتی دەرەوەی وڵاتەکەیەتی جیاواز لە زۆربەی هەر زۆری سەرۆکانی تر ئەتوانین بڵێن یاخود وەکو باسی کرد ئەتوانرێت جۆبایدن بە شارەزاترین سەرۆکی ئەمریکا تا ئێستا باس بکرێت لە سیاسەتی دەرەوە بۆ پێی کە ئەزمموی پێشوەختەی ئەم سەرۆکە چ لە ئەنجومەنی وەکو سێناتۆر چ وەکو جێگری سەرۆکی وەکو جێگری باراک ئۆباما بۆ 2 خول و پێشتریش لە ناو سێنەتا لە ناو ئەنجومەنی پیرانە بەرپرسی مەلەفی یاخود سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە بووە بۆیە وەکو باسی کرد لە بەغدادەوە بۆ کابوڵ لەوێەوە بۆ چین و بۆ هەموو وڵاتانی تر گەڕاوە و سەردانی کردووە و لە نزیکەوە چاوی بە مەلەفەکان کەوتووە و باش لەوە تێئگا کە ئەمریکا چۆنە بێ لەسەر ئاستی سیاسەتی دەرەوە مامەڵە لەگەڵ وڵاتانی تر بکە لەگەڵ گەلانی تر بکە و چۆن ئەندامانی تیمەکەی کابینەکەی ئەبێ مامەڵە بکەن لە دەرەوە بێگومان وەکو هەمیشە جەختیان لەسەرەوە کردەوە کە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە مامەڵەکردمان لە سیاسەتی دەرەوە یەکەم ئەولەوێتی ئێمە بێکاری لە پێشینەی ئێمەوەیە کە ئەو هەر هەنگاوێکینێن لە بەرژەوەندی وڵاتیانی ئەمریکی و گەلی ئەمریکی بێ بێگومان دواتر کۆمەڵێک تەفاسیلی باس کرد کە بە شێوەیەکی کورد دەتوانین بڵێن باسی لە پەیوەندی خۆیان لەگەڵ وڵاتی چین کرد لەگەڵ رووسیا کرد و دواتر باسی یەمەن و کۆمەڵێک مەلەفی تر تایبەت بە کاروباری پەنابەران و بابەتانە کرد ئەوەی کە تایبەت بوو بە وڵاتی چین باسی لەوە کرد ئەلبەتە بایدن لە سەرەتا باسی لەوە کرد کە لە مەلەفی پەیوەندی دەرەوەیانە ئەمان بەتەنها هەنگاو نانێن و هیچ بابەتێکی دەرەوە بە تایبەتی لەسەر ئاستی سیاسەتی دەرەوە کاتێک کە مەلەفێک پێچەوانەیە لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ لەگەڵ مۆراڵی سیاسی لەگەڵ ناتۆ و لەگەڵ نەتەوە یەکگرتووەکانە ئەوە ئەمریکا بەتەنها ناچێتە پێشەوە مامەڵە لەگەڵم کەیسا بکە بەڵکو بە شێوەیەکی یەکگرتووی لەگەڵ وڵاتانی جیهانە لەگەڵ هاوپەیمانەکانیانە لە ئەوروپا و لە ئاسیا و لە وڵاتانی تر و لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنامانەی تر هەیە چۆکو ناتۆ چۆکو ئەو ڕێکەوتنامانەی تر هەیە لەسەر مستەوای بازرگانی و بابەتەکانی تر ڕوبەڕووی هەر جۆرە بابەتێکی نەخوازراوە بنەوە لەلایەن هەر وڵات و سەرکردەیەکەوە کە مەترسی بێ بۆ ئەو بنەما سیاسی و دیبلۆماسیانەی کە ئەمریکا لەسەر ڕێکەوتووە بۆ مەبەستش باسی لەوە کرد کە لە قۆناغی یەکەما قسەی لەگەڵ سەرکردەکانی هەرێکە لە وڵاتی مەکسیک و کەنەدا کردووە وڵاتانی ئەوروپی کردووە و بەشێک لە ئەندامانی ناتۆ کردووە لەگەڵ کۆریای باشوور کردووە لەگەڵ یابان و لەگەڵ رووسیاش قسەی کردووە ڤلادیمیر پۆتین ئەلبەتە کاتێک باسی چاینای کرد باسی وڵاتی سینی کرد ئەو باسی لەوە کرد کە بەتوندی بەرامبەر بە سینە وەسێتەوە لەو شوێنانەی کە سین ئەوێ استیغلالی بازاڕی جیهانی بکە یاخود بیەوێ کە بە شێوەیەک لە شێوەکان مەترسی ئابووری بۆ ئەمریکا دروست بکە و بەو شێوە نایەکسانە بیەوێ مامەڵەی بازرگانی لەسەر ئاستی جیهانی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هاوپەیمانەکانی بکە و قۆرخی بابەتی تەکنۆلۆژی و بابەتانە بکات و لە ڕێگەیەوە سوئیسفادە بکە و خراپ سوود لەو بابەتە بازرگانیانە وەرگرێت کە وەکو لە ماوەکانی پێشوو بیستمان زانیمان چەند جارێک وڵاتی ئەمریکا سزای کۆمەڵە کۆمپانیای تەکنۆلۆژی سینی داچون کە پێیان وا بوو لەگەڵ بابەتە تەکنۆلۆژیەکە کاتی کاری سیخوڕی و هەواڵگریش ئەەکەن لە وڵاتانەی کە ئەم بابەتە تەکنۆلۆژیانە بنە ناوی هاوکات تایبەت بە وڵاتی رووسیا باسی لەوە کرد کە قسەی لەگەڵ ڤلادیمیر پۆتین کردووە بەڵێ ویستم هەر سەبارەت بە رووسیا بپرسم کە تۆ سەرەتایەکیت باس کرد بەڵام بۆ رووسیا و چین و وڵاتانەی کە ناکۆکن لەگەڵ ئەمریکا بایدن و کابینەکەی و وەزیری وەزارەتی دەرەوە چی دەکەن چۆن مامەڵە دەکەن ئایا ئەم بابەتانە باس کراوە
بەڵێ بێگومان لەگەڵ کابینەکەی ئەو سەرەتا ئاماژەی بۆ کرد کە هەرێکە لە سکرتێری ئۆستن کە وەزیری بەرگریە لە پنتاگۆن لەگەڵ ئەنتۆنی بلینکن هەردووکیانی ڕاستپاردووە بۆی چی لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕێگەی وەزارەتی دەرەوە و چی لە ڕێگەی پنتاگۆنەوە وەکو بابەتی مەلەفی سەربازی پێداچوونەوەیکی تەواو بکەنەوە بە حزوری ئەمریکا لە ڕووی دیبلۆماسی و عسکەریەوە لە وڵاتانی ئەوروپاوە بگرێتاوەکو هەموو وڵاتانەی تر کە ئەمریکا تەواجودی هەیە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی دیبلۆماسی و بە سەربازیەوە لەگەڵ رووسیا ئەلبەتە دیموکراتەکان ئەومان بیر نەچێت کە کۆنەڕقێکیان هەیە یاخود جۆرێک لە گلەییان هەیە لە هەڵبژاردنەکانی 2016 کە پێیان وابوو رووسیا تەداخلی کردووە لە هەڵبژاردنەکانەوە لە شێوەی هەرشی ئەلکترۆنی کۆمەڵێک بابەتی نایاسایی و سیاسیان کردووە و مامەڵانە جێگەی قبول نین ئەلبەتە جارێکی تر لە پەیوەندیەکە بایدن باسی لەوە کرد کە جەختی لەوە کردوێتەوە کە ئەمریکا هیچ چاوپۆشیەک ناکات لە هەر جۆرە هێرشێک پەلامارێک هەر جۆرە لە هەڵەیەکی تری سیاسی یاخود لەم بابەتانە کە پۆتین و وڵاتەکەی بیانەوەی بیکەن هاوکات ئیدانەی ئەو جۆرە لە بەرپەرزدانەوەی ئەو گروپەی کرد کە لە ئێستا جۆرێک لە خۆپشاندان لەناو خۆی رووسیا هەیە و بەتایبەت دەستگیرکردنی سەرکردەی ئەو سەرکردە ئۆپۆزیسیۆنی کە لە ئێستا لە زیندانە داوای دەست بەجێ ئازادکردنی ئەو سەرکردە ئۆپۆزیسیۆنەی کرد بەبێ مەرج و باسی لەوە کرد کە بێ ڕێگە بدرێ بە هەموو ئەو گروپە سیاسیانەی کە یانەیە ممارەسەی مافی خۆیان و ئەو بابەتانە بکەن ئەلبەتە چیا بابەتێکی تر کە ئەتوانن بڵێن ئەمانە تا ڕادەیەک زیاتر تەفاسیل و جۆرێک لە نەرمیتیا بوو لە قسەکانە بە شێوەیەکی گشتی بۆ سین و بۆ رووسیا باسی لەوە کرد لە هەر کوێیامان پێچەوانەی بەرژەوەندەکانی ئەمریکا و واپەیمانەکانمان بن ئێمە بە شێوەی کردارەکی وەسین بەرە ڕوویان ویان وەسێنین بەڵام لە هەر کاتێکا بەرژەوەندی ئەمریکا و لە پێش بێ و ئێمە بتوانین کە بە شێوەیەکی بەهێز ئێمە لە پێشەوە بین ئەوە کاتێ ئێمە ئامادەین گرێبەستیان لەگەڵا بکەین و ڕێکوتنامەیان لەگەڵا بکەین و بچینە پێشەوە لەگەڵ پەیوەندیەکانمان بە شێوەیەکی ئاسایی لەگەڵیانە مامەڵەیان لەگەڵا بکەن بەڵام هەرچی تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چاوەڕێیە کرا لەسەر مەلەفی ئێران قسە بکاوە لەسەر مەلەفی ئەفغانستان و حتا عێراق و کۆمەڵێک بابەتی تر قسەی هەبێ بەڵام پێچەوانەیەوە تەنها توانین بڵێن ئاماژەی بە مەلەفی یەمەندا کە لە چوارچەوەی مەلەفی یەمەنە باسی لە ڕۆڵی هەرێکە لە وڵاتی سعودیە و ئێرانیش کرد بایدن لە کەمپەینی هەڵبژاردنەکانیان بەڵێنی دابوو کە کێشەی یەمەن کۆتایی پێبێنێ قەیرانی یەمەن وەکو قەیرانێکی گەورەکە لە 2011 و 2012 دەستی پێکردووە زیاد لە 100,000 وڵاتی تا ئێستا گیانیان لەدەستداوە ڕۆژانە بە نزیکەی 10 بۆ 12 جار هێرشیان لەلایەن سعودیەوە کرێتە سەر کە لە ساڵ 90 هێرشەکان کە کرێ وڵاتی سعودی ئەنجامیدا بۆیە لە چوارچەوەی ئەم بڕیارە خێرایە بایدن بڕیاری دا بەڵێنی دا کە لە قۆناغی یەکەمە ئاگربەس لە یەمەن ڕابگەێنێ لە قۆناغی دووەمە ئاژەنسیەکانی سەر بە نەتەوەیە گرتوەکان چالاکەنەوە و هانیان بدەن و بە هاوکاری ئەوپەیمانەکانیان لە ئەوروپا و ناتۆ کارێک بکەن بە جددی بە هاناوەچوونیان هەبێت چونکە لە ئێستا زیاد لە 20 میلیۆن هاوڵاتی چیان لە ئەگەری گیان لە دەستدانان بە بۆنەی برسێتی و کەمی خۆراکی پێویستەوە کە بەشی هەرە زۆریان مناڵ و ئافرەت و خەڵکی بەتەمەنن ئەلبەتە ئەمەوەکو بەدەمەوەچوونێکی قەیران یاخ وەڵامدانەوەی قەیرانەکە بە خێرایی دەست پێەکە و یەکێکی تر لەو بابەتانە کە لە ڕووی ئیداریەوە لە چوارچەوەی وەزارەتی دەرەوە تیمێکی بەنزیکەی دەکەسی دروستەکە لە ئەو چاپتەرەی لەو بەشەی کە تایبەتە بە مەلەفی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بەدەمەوە یاخود بۆ تا ڕادەیەک بەدواچوون و متابعەکردنی ئەو هەنگاوانەی کە ئەینێ بەرامبەر بە مەلەفی یەمەن ئەلبەتە هاوکات بایدن باسی لە بابەتێکی تر کرد کە هیچ جۆرە گۆڕانکاریە کە وەزارەتی دەرەوە یاخود ئەمریکا بیکا لەسەر مەلەفی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە شێوەی شۆک نابێت لە پڕ بە تەلەفۆنێک شتێک کریا بە ئیمێڵێک بەڵکو بەڵێ